فەرموو چت دەوێت؟ ویشتم بە شەیدایە. چی ئیشەکت بێتی؟ هاتووبانچکەم خۆم قسە لەگەڵ دەکەم. چی ئیشت بێتی کوڕم؟ لۆ نایبی گوازیەوە. گواز لە قسانە بینە. ئەمە دەبێت قسەی لەگەڵ بکەم باشە؟ چ قسەیەکی لەگەڵ دەکەی؟ باسی گواستنەوەی لەگەڵ دەکەم. گواستنەوە؟ باسی کامە گواستنەوە دەکەی؟ ئەگەر بتویست پایە تا ئێستا دەتگواستەوە. دوای ئەوەش ئەگەر لەبەر کرێخانی نایگوازدەوە خانوویەکی گەورەم هەیە وەرە چین هەردوو لامان لەوێ دەژین. ئەمە نامەوێت لەگەرم بۆ بژیم. لەبەر چ کوڕم؟ شەیدام لەو بانگ دەکەی یان نا؟ لەبەر چ ناتەوێت لەمە بژی ئەو پرسیارێکە لەبەر لەبەر چ؟ بەڵێ کوڕم ئەو پرسیارێکە لە بۆ تو لەبەر چ؟ کوڕم باشە تۆ چیتەوێت؟ نازانم کو پێت بڵێم. شەیدا ئەو قسانە لەسەر داکت دەکرێت ڕاستە؟ ئەزانیت تو هیچ قسەیەکی کە نازانی بکەی بێجگە لەو قسانە هیچ شتێکیکە نییە بیڵیت؟ شەیدا بە خۆت دەزانی ئەمە زۆرم خۆش دەوێت. خەڵک لێ ناگەڕێ لە بۆ یەکتری ببین ئەوە مەسەلەکەیە. تۆ واز لە قسەی خەڵک بێنە بۆ خۆت بژی پێم بڵێ کێم گوازیتەوە؟ لەو ڕۆژانە دێم. ئەتو واز لە قسانە بینە هەستا شانۆگەرێکی زۆر خۆشەیە لە وەڵی گەل. هەستە با پێکەوە بچین. باشە بەڵام هەفتەیەکی کابێ گواستنەوەی ئێمە باشە باش تەوا باش تێگەیشت تەوا دەستە با بڕەنگە. باش. مام ڕەشید ببوورە بوومە هۆی ئەوەی کەوا ئازارەکانت بکولێنمەوە. نا کوڕەکەم نا دەبایە کەسێکە بی قسەی لەو بکەم. باشە مام ڕەشید ئەکرێ بزانم دواتر چی ڕوویدا؟ کوڕم دواتر زۆر خراپ ڕوویدا. یعنی دەچمە هەر شوێنێک خەڵک تالیقیان لێ دەدا تالیقی زۆر ناشرین نابەجێ. تەنانەت هاوڕێ نزیکەکانیشم وازیان لێ نەدەهینام. تا ئەوەی لێ هات هیچ هاوڕێیەکم لە دۆرا پشتی نەما بە تەنیا مامەوە. هەر هەمیان بە پیاوێکی دەرچوو لە دابوونەرید وەسفیان دەکردن. بەڕاستی منی شەیدام زۆر خۆش دەویست حەزم نەدەکرد لۆ کەسی دیکە بیتن زۆرم خۆش دەویست. باش شەیدا باشیت چیتە؟ نازانم کو پێت بڵێم شەیدا. چیم پێ بڵیت؟ چیم پێ بڵیت دە قسە بکە؟ ئەمن بڕیاری خۆمدایە. بڕیاری چی؟ دەمەوێت تەلاقت بدەم. ڕەشید چۆن شتێکی وا لەگەڵ من ناکەیت؟ چۆن نەتوانیت وە بە ئاسانی واز لە من بێنیت؟ شەیدا تێبگە هەموو قسەمان لەسەر دەکەن. خزمە هە قسەی دەکا جیرانە هە قسەی دەکا دەچمە هەر جەیەک هە قسەی دەکەن. نازانم چ بکەم ئەتو چ بە من دەڵێ؟ چۆن تۆ گرنگی بە قسەی ئەوانەیت؟ یانی منەوە نەگرنگ بووم لە لای تۆ؟ شەیدا گرنگی لەلام. نا ئەی ئەو خۆشەویستیە. شەیدا داکت سەبەبە. داکت وی لە تو کردەکەمە ژیانمانەوە بەسەر بێ. تۆ خۆت منت ناوێ ئەوەکەی بە بەهانە ئەگەر ناقسەی خەڵکی کەی گرنگە. ئەگەر تۆ بەڕاستی منە بویست بایە قەت بە حیاتی ئەو قسانت ناکرد. ڕەشید چۆن نەتوانیت بە ئاسانی واز لە من بێنی؟ چۆن نەتوانیت؟ شەیدا ئەمن کەسایەتی مەیە خەڵک دەمناسی. هەر دەچمە هەر لایەکی خزمە جیرانە هەر پێم دەڵێن. هەموو کەس پێم دەڵێن. بە من دەڵی چی؟ ئەوە چ بکەم؟ کەواتە ئێرە بەجێڵین ئەچینە شارێکی دوور کە کەس نەمان ناسێت. شەیدا ناتارم داکەم بەجێ بێڵم شەیدا. ئەی من چی؟ وازم لێنی دوا بە ئاسانی؟ ببوورم بڕیاری خۆمدا. ڕەشید تکایە ئەوە مەکە. شەیدا سێت کە ژیانم وێرانە بێت. شەیدا با لێرە کۆتایی پێبێتەوە. ڕەشید تکایە. بمبوورە. تکایە.